تەقاندن و پەنجە تەقاندن و پشتەقاندن دەکەین باس دەماناکەن کە تا چەند زەرەر و مەترسی و کارگەری بۆ سەر ئەم کەسەدا هەیە هەروەها تا چەند لەرزین دروست دەکات و ئایا بۆ ئارامکەرەوە و کەمبوونەی پەسەندا بەکاردێت بۆ ئەمە بەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک محەممەد پشدەری چارەسەرکاری سروشتی بەخێر بکات محەممەد بەخێراتی کاک محەممەد سەرپاسی کەناڵەکەتان دەکەین کە بەڕاستی دەتوانم بڵێم بەخەدەر هەموو کەناڵەکانی تر گرنگی بە بواری چارەسەری سروشتیدا دووادارم ئەوە بەردەوام بگومان هەمیشە بە خەمی بینەرانین ئێمە باسی تەقاندن دەکەین بەڵام لە زمانی چارەسەرەکاندا لە ناوڕۆکی چارەسەرەکاندا باس دەکەین دەمانوێت سەرەتا بپرسین ئازارەکانی من لە چیا خۆیان دەبینەوە یاخۆت ئەو گرفتانەشین کە تووشی ملمانە بێت. ئازارەکانی مەلیان مل هێشەیەشەخە لەو ئازارە زۆرانەی کە کەم کەس هەیە لە ژیانیدا بەدەستەوە نەناڵێنێ. ئەگەر پێشەوەی باس لە ئازارەکان بکەین بابزانین بربەرەکانی مل چۆنن بربەرەکانی مل بریتین لە حەوت بربڕە ئەم بربڕانە هەر بربڕەیەک و بربڕەیەکی تر بەوەتەرێک بە تێنێک بەیەکەوە بەسراوەتەوە و لەسەر و ئەوانەشەوە دیسان جارێک کە چەند جارێک کە بە بەستەرەکانەوە هەمویان بەیەکەوە بەستراونەتەوە یعنی بە شێوەیەکی لە شێوەی پایی خانوویەک دەچێت کە چە و چیمەنتۆ و لم و با بڵێن شیش و بە شێوەیەکی زۆر علمیانە پێچراوەتەوە لە نێوان هەر بربڕەیەک و بربڕەیەکەوە فەرئێک ینی دەمارێک دەردەچێتە خوارەوە دێتە خوارەوە بەرەو شان و قۆڵ و مل و ئەوانە تەبەن ئەوەش دەبێ بزانین کە لە ناوەڕاستی هەموو بربڕەکاندا سپاینەل کۆرد ئەوەیان نخاعی شەوکی یا ئەوەی کە پێ دەڵێن پەت کە دڕێک شۆڕ دەبێتەوە خوارەوە کە لە شێوەی مادەیەکی لنجی چڵماویدایە نەرم و شلە لەک حاڵەتی طبیعی ئەگەر بتەوێت ماسوولکەکانی بڵێن بربڕەکانی بن بە سەلامەتی ڕاگری دەبێت دەور و پشتەکەی جوان ڕاگری دەور و پشتەکەی بەچی جوان ڕادەگیرێ بەوەی کە ئەو بەستەرانە ماسوولکەکانی دەوروبەری قایم ڕاگری هێز و توانای بۆ دروستکەی بۆ ئەوەی بتوانێت قورسایی کە لەسەر کە لە حدودی 6 بۆ 7 هەندێک جار هەیە بۆ 8 کیلۆ 10 کیلۆش دەڕوا ڕای بگرێ ڕاهاتوین لەگەڵیە جینا قورسایی سەر زۆر زۆرە چۆن مەسەرەن تۆ سەعاتێکەکەی دەدەستت چەند ڕۆژی یەکەم و دووهەم هەستی پێرەکەی قورسە دوای هەز ناکەی هەر لە دەستیشدایە مەلیش بەم شێوەیە. باشە لەگەڵەوەشدا کاک محەممەد ئەمێ بزانم بەشێکیان من ئەتەخێنن ئەمە ئەگەر ئەو بەشەی جوان ڕای بگرێت بەڵام لەگەڵ یان ملتەقاندن تا چەند زیانی بۆ کەسا بێت خۆی ملتەقاندن چێ باوە ملتەقاندن لە بینی هەموو فەقەرەکاندا زەختێکی سالب هەیە بۆ شای یەک هەیە کاتێک دێت ئەو کەسەی بە شارەزایی یان بە نەشارەزایی بڵێن ئەم لە دەهێنە دەتەقێنێت چ دەکا ئەو زەختە سالبە دەجوڵێت یان نمونەیەکی بۆی بە ئەوازەختر بینەرانی شتێ بگەن هەندێک جار ئێمە لاستیکێکمان بەدەستەوەی ئەم لاستیکە ئاوا ڕادەکێشین کە ڕامان کێشە بەرمانداکە دەگەڕێتەوە شوێنەکەی خۆی شەڵپەیەکی لێوە دێ ملتەقاندن بزەبەت ڕاکێشانی ئەم وەتەر و بڵێن بەستەرانەیە ڕایە کێشید بۆ ماوەیە کە بەری دەیتەوە لە شوێنەکەی خۆیان دەگەڕێتەوە شوێنەکەی خۆی هەوایەک دەردەکات و ئەو دەنگەی لێوە دەردەچێت کە لە ڕوانگەی تەندروستیەوە هیچ ئەساسێکی علمی نییە هیچ قازانجێکی بۆ بربڕەکانی من و بۆ چاوەکو چارەسەر نییە بەڵکو ئەمە عادەتێکە ئێمە فێری بووین پەنجەکانمان دەتەقێنین ئەژنۆمان دەتەقێنین بلمان دەتەقێنین بۆ ماوەیەکی کەم ڕەنگە ئیسراحەتی پێ بکات بۆ چونکە شێوەیەک لە سەربوون لە بەنج دروست دەکات بەڵام چەندەها خەڵکیش هەیە لە ئەنجامی ئەو تەقاندنەدا جاچ لە پشتی یان دەمەری تووشی شەلەلیش بۆیان دەستەکانی لەدەستداوە قاچەکانی لەدەستداوەیان هەندێک جار هەیە باش ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە بە شێوازێکی غەڵەت ئەو ئەندامی لەشی دەتەقێنیان هەموو تەقینێک کە لەسەری بەرداوا بووی تووشی ئەم حاڵەتت دەکات زان چۆنە یعنی هەر خوا وای نەکردووە مرتەقێت ینی بۆ تەقاندن دروست نەبووە ئێمە سواری سەر و ژێلاکی ئەبین و بە زۆری زۆرداری تەقێنین لەبەرەوە وەکو بە عەرزم کردی یعنی لە ڕوانگەی علمیەوە لە ڕوانگەی زانستی و پزیشکیەوە هیچ زەورێکی نییە بەڕاستی ینی ڕەنگە زەرەتی زیاتر هەبێ لەوەی کە خازانجی هەیە وەکو عەرزم کردی ینی خۆیەکە فێری بووین دەڵێ وەڵای من کە عاملێکم لە تەقێنم ڕەنگە ئیسراحەتێکی زۆر باش بەشکاوەکو ئارامکەرەوە بەکارێن یاخود ئەڵێن ئەگەر بێتم بتەقێنیان شوێنی تری ئەندامی دەستا واز بە کەمبوونەی پەستانی خۆمەک مەستەکەم زیاتر چالاگە ئەمانە دروستن بەچی چالاک دەبێت باشە کاک محەممەد لە بەرامبەردا لە هەندێک وڵاتیش تەنانەت وەکو زانستێک تەقاندن دەخوێنرێت باشە بۆ منە کەسێک تووشی ڕووداوێک دەبێت ئەبێتە هۆی دەرچوونی ئێسکێک یاخود شتێک لەو بابەتە دەچن بیتەقێنن هەنێ لە وڵاتی پێشکەوتووە تەنانەت هاوڵاتیان بکو خویەک مانگانە دەڕۆن جستیان ئەتەقێنن ئەندامە جیاوازەکانی جستیان ئەمە لە ڕوانگەی طبیەوە هیچ ئینەکی نییە ئەمە جێڕانەوەی جومگەیەکی لە جێچووە بۆ شوێنەکەی خۆی ئەمە سەح بە ڕاکێشانە
ڕاشێشان جایە و تەقاندن جایە. مثلا کاتێک من بڵێن تابی فقرات ملم هەیە ئێمە جیهازمان هەیە یان هەر بەدەستیش کە دەکرێت دوایی لە شێوازی چارەسەرەکاندا باسی بکەین ملەکە ڕادێشێشین بۆ ئەوەی مەسافەی ینی بڵێن مەجارێک دروست ببێ بۆ ئەو کڕکەباغەیە کە بەشێکی دەرچۆتە دەرەوە تا حەدێک بگەڕێتەوە شوێنەکەی خۆی ئەمە ڕاکێشانە تەقاندن نییە. بەڕاستی ئەوەش لە دەوڵەتە ئەوروپیەکاندا زۆر کەمە، ئەوە زیاتر لە دەوڵەتە ئاسیاکان لە هەندستان و لەو دەوڵەتانەی کە با بڵێن کە ناو دەبرێن بە دەوڵەتە دواکەوتوەکانەوە لەوانەدا ئەو تەقاند و ئەو جۆرە چارەسەریانە باوی هەیە بەڕاستی. بەڵێ لە هەمان کاتە بەشێکیان کەم تا زۆر گەبستی ئەو بین کە ئەڵێ ئەو ئەندامی جەستەمان ئەتەقێنین هەست ئەەکەین ئاوسەیە مەشەر پەیوەندی بۆیە کە ئەم دوو داخورانی ئێسکەکە ڕوئە یاخود جمگەکەیە ئەم ئاوسانە دروستە بێ ئەڵێت پاش ئەوەی 20 خولەکی تر ئەتوانی دووبارە دەست بە تەقاندنی هەمان ئەنجام بکەیتەوە. خۆ هەم ئەزیادانێکە ینی باوە وتم هەموو شتێک ڕاتکێشە ناگەڕێتەوە شوێنەکەی خۆی یان لە سەرەتادا بڵێن من لاستیکێکم بەدەستەوەیە میزەڵانێکم بەدەستەوەی فوتێ دەکەم یەکەم جارە خشێ دووهەم جار ناگەڕێتەوە شوێنەکەی خۆی ئەمەش لەو بابەتانەیە ینی بۆشاییەک دروست دەبێت لە نەتیجەی برینداربوونی ئەم ئەوسانی جەنابەت باسی دەکەیت هەندێک جار هەیە ئەم بڵێن تێندنەیان ئەم وەتەرەکە ڕایکێشن یان ئەو ماسوولکەیە کە ڕایکێشن برینداربوونێک دروست دەبێت کە بریندار دروست بوو ئیتیهاب دەکات و تۆزێک ئاو خۆ دەبێتەوە شلەمەنی کۆ دەبێتەوە لەو شوێنەدا لە ئەنجامی برینداربوونی بۆ ڕێخوێنەکاندا ئەوە زیاتر دروست دەبێت. باشە کاک محەممەد ئەگەر جیاواز دەبن بینە سەر ئەندامەکانی تری جەسمان بۆ نە پەنجە تەقاندن تەقاندن ئەمانە هەندێک جار دەڵن کە دەست زۆر بتەقێنی تووشی لەرزین دەبێت ئەمە تا چنە ڕاستە لەرزین پەیوەندی بە خانەکانی دەماغەوە هەیە پەیوەندی بە پەنجەکانەوە لە ڕاستیدا بەڵام ئەویش وەکو بەعرزم کردی تەقاندن لە ملدا بێ لە پشتدا بێ لە ئەژنۆدا بێ لە پەنجەکاندا بێ هەمان گرفتە ینی هەمان شتا ینی هەمووی هەر بە تەقدیری من زیانی هەیە هیچ قازانجێکی نییە و ئەوە شتێکی دەرونیە خەڵک ڕاهاتووە لەسەری تەقێنێت هەر لە مناڵەوە زۆر کەسی شێ بە هەموو تەمەنی پەنجەیەکی نەتەقاندووە بەڵام هیچ مشکلێکی بۆ دروست نەبووە بگرە پەنجەکانی یان جونگەکانی ڕەنگە سەلامەتریش بێ لەو کەسانێک کە بە بەردەوام دەیتەقێن. بەڵێ ئەگەری هەیە لە دوای ئەوەی کە من ئەم شتێژنێکم خوێندەوە کە دکتۆری خۆی ئەنجامی دابوو کە لە سەرتا دەستێکی ئەتەقان دەستێکی ترین ئەتەقان پاش مدەیەکی زۆر سەردانی کرد پشکنینی ئەنجامدا هیچ جیاوازێک لە نێوان ئەم دوو دەستانە بۆت ئەگەری هەیە کەسێک بە بەردەوامی دەست و پەنجێک تەقێنی یاخودێکێک نەیتەقێنی جیاوازیان ئەبێ لە نێوان هەم ئەگەر بێت و پشکنین ئەنجامدا یان لە ڕووی ئەم باسی کرد هاوکارم لە ڕووی لەرزین یان شتێکی ترەوە خۆ ئەو تەقانە ینی چەندە زەرت بە جسمەکە دەگەێنێت یعنی ئەوە هەندێک کەس هەیە هیچ زەرزیانێکی پێ ناگاوە هەندێک کەسی شەیە وەکو عەرزم کردی تووشی شەلل لەبێ ینی دەستەکانی یان قاچەکانی لە ئەنجامی ئەو تەقانەدا لەدەست دەدا لە هەڵی تەقاندنەکە یان ئەنجامدانێک لە هەڵەی تەقاندنەکەدایە و لە ئەنجامەکەشیدایە ینی تۆ هەمیشە ئەگەر بمانەوێت شوێنێ سەحب بکەین ڕاکێشین یان بیتەقێنین لانی کەم دەبێت ئەو شوێنە ئامادە باشی بۆ کراوێ ئامادە باشەکان لە چیدان دەور و پشتەکەی ئەو بڕبڕەیە یان ئەو جونگەیە نەرم کرابێتەوە ینی بەشێک لە عیلاجی طبیعی بۆ کرابێت بۆی بتوانی سەحبی بۆ بکەی ڕاکێشی یان بیتەقێنی ئەوەش دەکرێت بەڵام هەندێک جار هەیە مەسەلەن بەیانیەک تۆ هەڵەسین بلت خواردووە بۆت هەڵ ناسوورێتەوە ینی جوڵەکە بە ملت ناکرێتەوە دەچیتە لای جەڕاحێکی کوردەواری خۆمان و دەیتەقێنێ احتیمالی زۆر هەیە کە دەستەکانت لەدەست دێوە بە تەئکیدیش زەرەدی زۆر دەبێت چونکە تۆ لەسەر کار لەسەر شتێک دەکەی کە بۆ خۆی گرژ بۆتەوە گرژێکی زۆر هەیە ڕەخبوونێکی زۆر هەیە جاتەی جارێش کەژەی تەقێنیتەوە کە ئەمە لەم کەیسانەدا لەم حاڵەتانەدا زیانەکەی زۆر زیاتر دەبێت لەوەی کە کەسێکی طبیعی مەسەلەن پەنجە بە دەستێکە هاتە چەناکەیەوەی تەقێنێ ئەمانە جیاوازیەکانیان زۆرن یعنی بە کورتی دەبێت ئەگەر هەر حەزیشی لێ بیتەقێنی ئامادە باشێکی بۆ کرابێ ماسوولکەکان خاو ببنەوە شل ببنەوە بۆ ئەوەی کەمترین زیانی پێ بکات. باشە کاک محەممەد لە قسەکانی پێشودا ئاماژت بە ڕاکێشان کردوتێ ئەوە ڕاکێشانێکە کە ئێسکەکە یاخود ئەو ئەندامی جەستە ئەگەڕێنێتەوە جێگەی خۆی ئێمە چەند شێوازێک لە پەنجە تەقارن ئەەکەینانی هەنەجار ئاخوا ئەکێشین هەنەجار دای ڕزینی نەخوارەوە ئەنجا ئیتەقێنین ڕاکێشانەکە ئەو داوەزان نەخوارەوە هەمان شتە یان زیانەکانی هەمان لە مۆزوعەکان ناگۆڕێ ئەوە احتیمال دەکاتە سەر ئەم جونگەیە مەسەلەن ئەم جونگەی پەنجەیە بە چەند شێوە دەجوڵێتەوە مەسەلەن ئەم حەرەکەی هەیە ئەم جوڵەیە هەیە بۆ ئەم لا ئەولا بۆ خوارەوە بۆ سەرەوە مەسەلەن مل ئەم جوڵەیە هەیە یەک ئەمە دوان ئەمە سیان ئەمە چوار ئەمە احتیمال دەکاتە سەر ئەوە ئیتر بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ جونگەکە بە چەند لادا دەجوڵێت تەقانەکەش یان سەحبکردنەکەش بەم شێوانە دەبێت.
کەواتە ئەو دەنگی تەقانە تەنها لە ڕێگەی جوڵانی جمگەکە یاخۆت پەستانێکە یان شلێک نەخێر پەستانێکی سلبیە پەستانێکی سلبیە بۆشاییەکە هەوایەکە یان ئەمە سەبەبێک ئەو دەنگەی کە بڵێن لە تەقانەکەەوە دێ یان وەکو عەرزم کردی لاستیکێک کە تۆ ڕای شێشی و بەریە دێ کە دەگەڕێتەوە شەڵپەیەکی لێوە دێ ئەم دەنگەی کە دروستیش دەبێت لە تەقانەکەدا بەو شێوەیە باشە لە هەندێک ئەندامی جستەیە ئەبێتە هۆی تەمەزۆق دەبێت تەمەزۆق بەتەکید هەموو جارەکان دەبێتە هۆی تەمەزۆق ئەگەر یەک تۆ زیاتر زەختە لێکرد دەبێت تەمەزۆق ینی جا تەمەزۆقەکە ئەگەر لە بۆ ڕێخوێنەکاندا بۆ ئاساوی دروست دەبێت ئەگەر لە ماسوولکەکاندا بۆ ئازار دروست دەبێت بەڵام لە سەرەتاوە کەسەکە بۆچی ئیسراحەت دەکات چونکە زەختێکی زۆر دەخاتە سەر دەمارەکان ینی دەمارەکان بەنج دەکات وەکو چۆن بڵێن بەنجێک وەردەگرین بۆ دانمانیان مەڵحەمێکی بەنج ئازارشکێن مەسەرەن لە شوێنێکمان دەدەین سەری دەمارەکان سەر دەکات ئەمەش لەو بابەتەیە لە کاک محەممەد لە قسەکانی پشتدا ئاماژت بە کەمکردنەوەی گرژی کرد بەشێکیان بۆ ئەمان ئەم تەقانە بۆ ئەنجامیان گرژیانکان بێت ڕێگەیەکی تر هەیە بۆ کەمبوونەی گرژی تەنها پشت بە تەقاندن بەستنیاخان ڕێگەیەکی تر هەیە بۆتوان لە ڕێگەی و گرژیەکە کەمکەرەوە لە ڕوانگەی چارەسەری سروشتەوە ینی ئەوەی کە لە ڕوانگە علمیەکەەوە باسیکەین ئێمە هەر بەڕوامان بە تەقاندن نێوە دژیشی وەسائلی کە زۆر زۆرە بۆی بتوانین خاوبوونەوەیەک لە مەسوولکەکانە دروستکەین و ئەو کاتە دەتوانی زەختێکی کەمیش بکەیتە سەری ئەگەر بەوەی ئیسراحەت کە مەسەرەن با بڵێن پشتەقاندن دوو شێوەی هەیە پشتەقاندنێک دەچینە لای جەڕاحێکی کوردەواری خۆمان بەسەر پشتا فاوڵ دەخات یەکێک دەستێکت بەرز دەکاتەوە دەستی چەپ و قاچی ڕاست بەرز دەکاتەوە و ڕایەکی شێت و بەیەکەوەی تەقێنێکە ئەمە وەکو عەرزم کردی احتیمالی ئەوە هەیە کە بەشێک لە نوخائی شەوچی یان لە دەمارەکانی دەردەچن لە بینی فەقەرەکاندا تووشی ئازار ببن و تووشی پچڕان ببن و تووشی شەلل ببێ لە کاتێکیشدا ئێمە زۆر جار هەیە لە بوارەکانی چارەسەری سروشتیش مەسەرەن پشتە عیلاج دەکەین گەرمی بۆ دەکەین تەسوی کارەبایی بۆ دەکەین لەیزەری بۆ دەکەین وسائلی علاج طبیعی زۆر بووە لەگەڵ خاوبوونەکەدا وەکو مەساجێک دەکەین ماسوولکەکان دەگرین تۆزێک زەختێکی لێ دەکەین و بڵێن ماسوولکەکە ئاوەڕا دەکێشم و پەنجەیەکی قورسایەکی کەمیش دەخەمە سەر شوێنەکە بۆی کشانێک یان دروست ببێ هەندێک جار هەیە لەوە شاتەقە دێت بەڵام ئەمە تەقاندن نییە ئەمە مجەڕەت جوڵاندنە ڕێگایەکی تر هەیە من زۆر بینیمە کەسەکە ڕاکشێت کەسی ئەچێتە سەر پشتی بە قورسایی ئەو چەند تەقەیە لە پشتیەوەی ئەمیش دیسانە بێتەوە ئەمەش تەقاندنی حیباری شەوکی و ئەم شتانە زۆرم بینیوە خەڵکێکی زۆرم بینیوە لە ئەنجامی تەقاندنی ملی لە ئەنجامی تەقاندنی پشتی لە ئەنجامی ئەو تەشەنوجەی زۆر بۆ لە ناو جومگە و بڕبڕەکاندا و کەسێکی نەشارەزایان کەسێکە خۆی بە خەبیر دادەنێت کردوێتی لە ناوبوارەکانی ئێمەشدا هەیە ینی هەندێک کەس هەیە کە با بڵێن لە بواری چارەسەری سروشتیشە ئەوە دەکا بەس شتێکی تجاری سەرفە بەڵێ بینیومە کە زەرەردێکی زۆریان پێگەیشتووە وەکو تاکید دەکەمەوە جارێککە مجەڕەت شتێکی دەرونیە ینی ئیسراحەت دەکەی کە تۆ شتێکت کردووە لەبە زیاتر نییە ئەم چارە سەرکاری سروشتێ بۆ هەموو تەمەنێک ئەتوانرێ بەکاربێ منە منداڵێک بێ چارە سەرکاری سروشتی وەربگرێت و لە منداڵی فری تەقاندمێ بەڵام بیانێ بە ڕێگەیەکی تر واز لەم کاری تەقاندەم هێنە سان چۆنە باوە دوو هۆکاری سەرەکی هەیە لە بۆ ئەو ئێش و ئازارانەی کە لە شان و ملدایان ڕوودەدا ئەویش ئەوەیە یان لە بڕبڕەکاندایە یان لە ماسوولکەکاندا هەیە لە بڕبڕەکاندا دوو هۆکار هەیە هۆکارێکیان ئەوەی کە پێی دەڵێن لینجی نەماوە ئێمە پێی دەڵێن سوان یان سەوەفان یان ئۆستۆ ئەوەیە کە نوکەکان تیژ دەبن ئەم نوکانەکە تیژ دەبن زەخت دەخاتە سەر چی سەر ماسوولکەکان سەر بۆ ڕێخوێنەکان سەر دەمارەکان هەندێک جاریش هەیە لە بینی هەر بڕبڕەیەک پشتێک هەیە کرکراغەیەک هەیە ئەم کرکراغەیە لە شێوەی دنچی سێ وایە دنچی سێو ئەگەر ئێوە مەلاحەزە بکەن دیوی دەرەوەی ڕەخە بەزەگەرەی گوشی ئاوی تێدایە هەندێک جار هەیە بەشێک لەم ئاوا دەردەچێتە دەرەوە بە شێوەی فتقێک و هەندێک جاریش هەیە کە زەختەکە زۆرە ئەتەقێتە دەرەوە و زەخت دەخاتە سەر بۆ سەر دەمارەکان و ئینسانەکە تووشی ئێش و ئازار و سەبوون ئەگەر هاتوو ئەم گۆڕانکاریانەی لە فەقەرەکاندا ڕوودەدا جا کرکڕاکەکە بێ یان خودی فەقەرەکە خۆی بێ ئەگەر زەختی خستە سەر بۆ ڕێخوێنەکان ئەوە بێهێزی بێتوانایی چونکە ئۆکسیژین و خواردن بە شێوەیەکی دروست ناچێت بە ئەو شوێنە ئەگەر زەختی خستە سەر دەمارەکان سڕبوون دروست دەبێت ئەگەر زەختی خستە سەر ماسوولکەکان برینداربوونێک دروست دەبێت و ئێش و ئازار دروست دەبێت ئەمانە هەموویان لە توانای چارەسەری سروشتیدان بە ئامێرەکانی لەیزەر بۆ برینداربوونەکەی گەرمی لەگەڵ IFT و ئێستا شتی تازش پێدا بە مەگناتیک تێرەپیش پێدا بۆ ئەوانە بۆ ئەوەی ئەم برینانە زووتر یەک بگرێتەوە بەڵام مەسەلەی ئەو بەشەی لە کرکڕاکەدا دەردەچێتە دەرەوە
وڵات چارەسەری سروشتن تا عملیاتیش ناتوانێت هیچی لێ بکە بەڵکو دەوروبەرەکەی بڕبڕەکانی دەوروبەری هەڵەکەنین و ئەیتاشن و پلاتینێکدا دەنێن بۆەوەی بمێنێتەوە بەسەریدا. باشە کاک محەممەد دوو پرسیار کۆ دەکەمەوە سەرەتا بۆ نمونە هەندێک کەس تووشی پێکانێک دەبێت لە یەکێک لە کڕگراگەکانی لە نێوان جومگەکانی بۆ نمونە کڕگراگەی نێوان جومگەی ئەژنۆ تووشی پێکان دەبێت هەندێک جار هەنگاوانێ بە بێویستی خۆی دەتەقێت. ئایا ئەمە زیانەکانی چێ و شتێکی سروشتیە و مەترسی هەیە؟ اینجا پرسیاری دۆمیش ئەمەژۆ بە پلاتین کرد ئەو کەسانی پلاتینیان هەیە و ئەو بەشەی جەستیان دەتەقێت. بەنسبەت ئەوانەی بڵێن هەندێک کەسەیە بە قەڵدرمەدا سەرەکەوێت تەقەتەقێک بڵێ ئەڵێ شەڕەخواز و کۆفە ئەمانە شتێکی چۆن دەڵێ شتێکی سروشتین لە ئینسانەکاندا هەندێک جار هەیە ڕووەدا وەکو عەرزم کردی ئەو زەختە سلبیەی نێوان جومگەکە ئەو بۆشاییە زیاد دەبێت ویان هێز و توانای ماسوولکەکان کەمتر دەبێتەوە یعنی ئەم ماسوولکەی چوارسەرەی کە ئەژنۆکە فرێدا مەسەن کە حەس فرێدێ ماسوولکەیشی چوارسەری هەیە ئەوانە هێز و توانایان کەمتر دەبێتەوە تەقەتەقی دێ ئەمە ئەم جۆرە تەقینانە وەکو تەقەی خۆشی وایە هیچ زەرەر و زیانێکی نیە شتێکی زۆر سروشتیان. باشە ئەی پلاتین بۆ ئەو کەسانی پلاتینیان هەیە لە ئەژنۆیان لە پشتیانە ئەچون ئەشی تەقێنن. والله جا ئەوە دوو جار زەرەر دەکەێنێ بەڕاستی چونکە پلاتین ئێمە ناتوانین هەموو شێوە عیلاستە بە ئیشی بۆ بکەین هەموو ئامرێکی بۆ دەبوو بەکاربێنین چونکە زۆر جار هەیە مەسەرەن با بڵێن پشتێک کە عەمەلیات دەکرێت دوای تەقین پلاتینەکە چییە؟ ینی ئەمە دوو بڕبڕەکەیە ئەم چاوانەیمان بڕیوە هاتووین ئەم دوو بڕبڕەیە بۆ ئەوەی زیاتر نەکەونە سەر یەک ئاسنێکمان بۆ داناوە شیشێکمان بۆ داناوە پلاتینێک با بڵێن لێ بەستێتەوە هەندێک جار هەیە دەرچوونێکی ئاوایە لە یەکێک لە جەمسەرەکان دەردەچێت بە تایبەتی لە سمتدا زیاتر ئەوە دەردەکەوێت دەڵێت تۆپێکمان بۆ داناوە بەس تۆپەکەی دەرچووە یان ئیلتیهاب دەکات و کاتانێک کە ئیلتیهابیش دەکات هەر دەبێت دیسان جارێک کە پلاتینەکەش ڕدەیتەوە لەبەرەوە ئەوانەی کە پلاتینیان هەیە جا چ لە سمتیان یان چ لە بڕبڕەکانی پشت و ملیان دەبێت حەزەریان زیاتر بێ لە خەڵکێکی کە چونکە تۆ شتێکە خوا دروستی کردووە و وا پێچراوەتەوە عینەن یاپراخ چۆن بەم برنجە لە دیویناوەوە جوان جوانە پێچنەوە ئێوە ئەوە خوش ئەم بڕبڕانەی وا جوان پێچاوەتەوە بە شێوەیەکی زۆر زانستی تۆ کاتێک بەشێک دەم بڵێن شتە پێویستیانەی لە شەکە لا دەبەی پارچەیەکی ئیستناعی دادنەی قەت ناتوانێت شێشی ئیستناعی شوێنە سروشتەکەی خۆی بگرێتەوە لەبەرەوە کەسانە دەبێت ئاگا زۆر بە ئاگا تعامل لەگەڵ خۆیان بکەن لە بازداندا لە هەڵسوکەوتی ڕۆژانەیاندا لە تەقاندن بۆ ئەوانە هەڵەیەکی زۆرە حتا ئەوانەی کە تووشی با بڵێن ئینزیلاق پشت دەبن ئەوەی کە عەمەلیاتی بۆ کراوە پلاتینەکەی بۆ دانرابێ هەندێک ئامێرەیە ناتوانین لەوانە ناتوانین سەحبی پشتیشی بۆ بکەین بە ئامێرەکە بەڕاستی چونکە ڕەنگە زەرەری زۆرتری پێ بدەن. گەڵوەکو چارەسەرکارێکی سروشتی دروستی خستێمان بۆ بخەیتە ڕوو بەشێکیان بۆ کەمبوونەوەی گرژی یاخود ئازاری جەستە ئاوی گەرم بەکارێنن ئاوی گەرمە خەنە سەر ئۆشەنەستەکان گرژیەکەی کەم ئەبێت و یاخود ئازارەکان کەم ئەبێتەوە مە دروستە بەڵام ئێستا لە زانستی تازەدا سەهۆڵ لە گەرمیش باشترە گەرمی چی دەکات من کاتێک گەرمێکدا دەنێم لەسەر لەپی دەستم بنمونە لەپی دەستم 36 دەرەجە و نیوە کە گەرمەکە دادەنێم ئەم 36 و نیوە دەکات بە بڵێن بە 37 و نیم یعنی یەک پلەیان دوو پلەی گەرمی زیاد دەکات ئەم دوو پلە گەرمیە وەردەوەردەدا دەبەزێتە سەر شوێ سەر بۆ ڕێخوێنەکان زیاتر دەکرێنەوە کە کرایەوە خوێن زیاتر دێت کە خوێن زیاتر هات ئۆکسجین و خواردنیش زیاتر دێ و پاشەڕۆکەش زیاتر هەڵدەگیرێتەوە ئازار یعنی چی ئازار یعنی مانەوەی پاشەڕۆ لە شوێنێکدا مەسەلەن ملم دێشێ ئەوە پاشەڕۆی ئەو تەفاعولە شیمیاویانەیە ماوەتەوە خوێن نەیتوانیەوە باشی اختصاسیکە کاتێک گەرمەکەی بۆ دادنێن وەکو عەرزم کردی خوێنەکە زیاتر دێت و پاشەڕۆکان زیاتر دادنێ سەهۆڵەکە ڕەنگە ئیستیفادەی زیاتریش بێ بۆ چونکە پلەی گەرمەکە کەمتر دەکاتەوە کە پلەی گەرمەکەشی کەم کردەوە دوو زەختی تەنافۆزی دروست دەبێت یعنی لێرە بارستاییەکی بەقووەتەیە لێرە بارستایەکی کەم هەیە خوێنەکە هجوم زیاتر دەکات بۆ ئەو شوێنەوە زیاتر ئەم شوێنە دەخاتەوە زەرەدی نییە و سەلامەترە زۆر لە دا و دەرمانیش بگرە بەکارهێنانی گەرمی و ساردی بۆ کەمکردنەوەی ئازار زۆر باشترە و بە تایبەتی با من یەک تێبینی دەمێ لەسەر ئەم پرسیارێکە جەنابەت کردن لە ماڵەوە قاسان وەردەگەڕێ ئازارێکتان پێدەگا لە 24 ساعتی یەکەمدا سەهۆڵ باشترین چارەسەرە نەگەرمی ئێمە بە عەکسەوە گەرمی دادنین بۆ چونکە احتمالی زۆرە لە کاتی ئەم تەقاندنە لە کاتی ئەم ئەزیەت و ئازارانە بەشێک لە بۆ ڕێخوێنەکان تەقی بێت کە تەقی بێش خوێن زیاتر دێت و ئاوسانی دروست دەبێت
کاتێک تۆ گەرمیە خەیتە سەر ئەوەندەی کە دەمی بۆ ڕێخوێنەکان دەکەیتەوە یانی زێرابەکان دەکەیتەوە خوێن زیاتر بێ بەینەما کاتێک کە سەهۆڵەکە دادنی سەهۆڵەکە چۆن دادنی دیکەیتە پڕۆیەکەوە مەساجی پێ بکە و هەندێک جاری شەی ضروریە ئەگەر زانیت شوێنەکە گەورەیە مەسەرەن بۆ ماوەی دووسێت دقەیەک دادنیت و لای دەبێت ئیسراحەتێک کات و دادنیت سەهۆڵەکە دەمی بۆ ڕێخوێنەکان دەگرێ نایڵێ ئاوسانی دروست ببێت باشە کاک محەممەد ئەوەی باسی کرد هەمان کاری مەساج ناکات شێلان ینی سەهۆڵەکە گەرمێکە ناگەرمێکە بەس ئامادە باشیت بۆ دەکات باشە مەساج دەبێت بە پەنجەکانی دەست بکرێت و بە شێوەیەکی زۆر علمی بکرێت مەساج زۆر خۆشە و زۆریش ئیستیفادەی هەیە بەڵام خەبیری مەساجمان زۆر کەمە من کە دەتوانم بڵێم یەکەم چارەسەرکاری سروشتن دەستەمانی شەهادەمێنەوە زۆر باش مەساج نازانم جاوەرە ئەوانێت دەبێت چۆن بێت علمی خۆی هەیە چەند شێوازێکی هەیە یعنی یەک زۆر نییە چەند جۆرێکە و هەر کەیسێک هەر حاڵەتێکیش شێوازێک لە شێوازەکانی چارەسەری بەڵێن مەساجی تایبەتی خۆی دەوێت باشە کاک محەممەد تۆ باسی خراپەکانی تەقاندنە کرد باشە من لە یەکێک لە ڤیددیۆکان نبینیم گەنجێکە شانی خوار بۆتەوە باشە ئەو بە شێوازێک خوار بۆتەوە شانی کە دەچێت چەند تەقەیەکی لێوەیە کە مەساجی بۆکەن و پەستانە خەنەسەری قورسایە خەنەسەری دوایەوە چاکە بێتەوە بە ئاسایش ئەیجوڵێن منیش کردومە ئەمە جایە باوە ئەمە فرۆزن شۆڵدەرە یعنی بڵێن لە شانەکە ئەمە ئەگەر شانەکە ئاوا بگری لە نەتیجەی برینداربوونێک وردە شێوازێک لە تەکەلوس یان لە ڕاقبوونێک دروست دەبێت لە ناو جونگەکەدا جونگەکە ئاوا ناتوانانی نەخۆشەکە ناتوانێت بەرزی کاتەوە ئەمە شتێکی علمیە دەستی نەخۆشەکە تەبەن دوای ئەوەی کە کۆمەڵێک ئەچیزێ عیلاجی تەبیعی بۆ دادەنێمیانی ئابادە باشی بۆ دەکەم شل و نەرمی دەکەمەوە دەستی نەخۆشەکە بەم شێوەیە دەگرم دەستێکم دەخەمە ئێرە و دەستێکشم دەخەمە سەرەوە یەکتەکان ئەوە پێ دەبیان ئەمە شێوەیەکە لە سەحەب ئەمە تەقاندن نییە باوە جیاوازی زۆرە لە بینی ڕاستە دەنجێکی لێوە دێ و نەخۆشەکە ئازارێکی زۆری بوو پێدەکا بەڵام ئەم کاتەی بڵێن ئەمە تەکەلوسەکەیە من کاتێک دێم زەختێکی لێ دەکەم ینی وەکو ئەو وایە من ڕاکێشمە خوارەوە هەنی ئەو بڵێن جونگەکە کە ئاوا هاتووە کاتێک زەختێکی لێ دەکەم جوڵەیەکی بەقووەت لە ناو جونگەکەدا دەکەم ئەو خرسە دەشکێنمەوە بۆیە ئازاریشی دەبێ ئەمە لەگەڵ تەقاندن ناجیاوازی زۆرە باش دیار لە کۆمەڵی خۆماندا زیاتر بە تەقاندن هەر ناوبراوە بەوە ناوی دەبێنانی زۆر شت هەیە لە شێوازی تەقاندنە بەڵام خۆ تەقاندن نیە هەتا فەقەرەکانی پشتیش باوە ینی من مەسەرەن کاتێک دێم مەساجی پشتیان مەساجی شان ملی مرۆڤەکە دەکەم دوای ئەوەی کە جیهازەکانم بۆ دانا مەساجێکم بۆ کرد زەختێکی کەم دەخەمە سەر شوێنەکە ڕەنگە دەنجێکی لێوە بێ ینی ماسوولەکان شێوازێک لە تەقاندیشی تێدا بکەوێتەوە بەڵام ئەوانە زەرەریان نییە چونکە من زەخت ناخەمە سەر پەت کە دڕک گرفتەکە لە تەقاندندا چییە؟ کابراایکی نەشارەزادێکە یان کابراایەکە ممارەسەی ئەم ئیشەی زۆر کردووە ڕەنگە لە هەڵەیەکی بچووکدا زەخت بخاتە سەر پەت کە دڕک وە تووشی بەڵای گەورێتە بۆیە تەقاندن خۆمانی لێ بپارێزین چونکە وەسائلی تر زۆر هەیە زۆر ئیستیفادە هەیە مزعفاتی جانبی نییە دەتوانین بکەین بەڵێ کاک محەممەد گەر لێرە داوت و یان دوا ڕێنمایی بیگەین یان پەیامێکە هەبێ بۆ ئەوانەی کە بڕبڕەکانی بلیان دەیەشێ خۆ دەتوانێت خۆی چارەسەری بخۆیکانی من ئێستا بۆ ئەوەی کە ملی ڕق بووە تەمرینێکی پێ دەڵێن بۆ ئەوانەی کە دەشیانەوێت ملیان تووشی ئازار نەیەت و لە هەمان کاتیشدا بەتایبەتی بۆ ئافرەتان شتێکی تەجمیلیشە جوانکاریەکیشە بۆ ئەم ماسوولکانە هەندێک کەس هەیە ئێمە لە تەمەنێکی پیریدا ئەم چستولۆچانی تێدەکەوێت بۆی ئەم چستولۆچانەشی تێنەکەوێت دەتوانانی تەمرین لێ بکەیت هەم فەقەرەکانی ملت بەقووەت بکەیت و لە هەمان کاتیشدا پارێزگاریشی لێ بکەیت ئەگەر هات و ڕەخبوونێک هەبوو لە بڕبڕەکانی ملدا دەتوانی کەسێک مەسەلەن نەخۆشەکە یان کەسەکەم بلی ئاوا ڕاگرێ پەنجە بگرە بالضبط لەسەر ئەم وەتەرە ئەم شتەڕەقە ئەمە گۆشتەڕەقە بەڵێ پەنجەی لەسەر دانێ ئانی بەم شێوێ ملی ڕێک بێت پەنجەی لەسەر دانێ ئەمجا لە جیاتی ئەوەی ئاوا ئاورداتەوە چ دەکات ملی دێنێتەوە بۆ سەر گوێچکە یعنی ئەم حەڕەکەیە دەکات باوکە ئەوە کەمێک ئازار دروست دەکات لە بیداهەدا بەڵام دەبێ بەردەوام بێت استراحەتێکی پێدەم دێن مەخوارترەوە هەتا دەکاتە ئێرە ینی کەسەکە ملی دەشکێنێتەوە بەسەر پەنجە گەورەکەی مندا بەس من ناهێڵم لە شوێنەکەی خۆیدا بە شێوەیەکی سەریعی بژوڵیانی زۆر بە هێواشی بڵێن بیدایەتەکەی نەخۆشەکە ناتوانێت ملەکەی تا ئێرە دێت من لێرەوە دەیگرم زەختی دێ دەکەم وردە ئەمە
ماندووبوونێک لە ناو ماسوولەکاندا دروست دەکات کە ماندووبوونەکە دروست بووە نییە ئێوارە کە دڵی دۆڕی ئەوەندە هیلاخم خۆ ئەگادارە هەر لە دوورەوە خۆم لێکەوتووە ئەمەش ئەم ماندووبوونە دروست دەکات ماسوولەکە خاو دەبێتەوە دوای ماوەیەک تەماشا تەبەن بە هەردوو لادا دوای ماوەیەک تەماشارەکەی کەسەکە دەتوانێت بە ئیسراحەت ملی بژوورێنێ ئەمە حاڵەتیشان حاڵە بۆ ئەوانەی کە سەریشان دەیەشێ لەگەڵ فەقەرەکانی ملیان هەشتێکی زۆر ئاسان هەیە ئەم دوو پەنجەیە دەخەمە ئەم دوو بۆشاییەوە باشە دوو پەنجەش لە پشتی ملمەوە لەسەر لەکوێ ئەم چاڵایە هەیە داێنێ هەردوو ئەم چاڵایی ژێر بڵێن کە لەسرم دوو پەنجە دایانێم دوو پەنجەش لێرە دایانێم محاولە دەکەم وردە ملم داگرمە خوارەوە بەڵام ئاوا نابە ئیسراحەت بەڵکو چەند چرکەی پێ بچێت کاک محەممەد باشە بۆ منە چەند چرکەی پێ بچێت زۆرتر بێ باشترە بەس بە بەردەوام ینی بە سەریعی ناکرێ ئەمە ینی بڵێن ئەم دوو پەنجەیەم داناوە کاتێک ئەم دوو پەنجەیە دادەنێم سەختێکی زۆری لێ دەکەم بە دەستم نایەڵم بلم بە ئیسراحەت چەناگەکەم بێتەوە خوارەوە کە دەیخەمە دواوە پەنجەکە لەسەر ئەو دوو چاڵایە دادەنێم و وردە دیبەمەوە بە خوارەوە ئەمە ئێش و ئازارەکان و ئەو ڕقبوونەی کە هەیە دەیپارێزێ بۆ ئەوەی ئێش و ئازارەکەم بۆ نێتەوە چی بکەم باشە شتێکی زۆر بەسەید وە هەم لە هەمان کاتەوەکو ئەرزم کردن جوانکاریێکیش بۆ من و بۆ ماتۆکەکانی بن دروستەکان نایابێ ئەم چرت و چۆڵانەی تێبکەوێت ڕێکداهێنشم وەکو سانیەژمێری سەعات وردە چەناکەم تۆزە بەرز دەکەمەوە هەڵی دەگرم اینجا بە هێواشی ڕایەکێشم بۆ سەر شانم نەخشانم بێنم ئەمە هەتا بە هێواشی بکرێت کاتەکەی زۆر بێ باشترە تۆزە لێرە ئازارم هەیە تۆزە گەوەستم نایژێڕمەوە کە ئازارەکە نەماتەکانشکی بچکۆلی پێدەم تا چەناکەم وەکو چۆن سەلامی نوێژە دێتەوە بۆ سەر شانم لە جێڕانەوەشیدا هەماشی هێنمەوە بۆ ئەم دیویش بە هەماشەوە اینجا جوڵەی دووهەم ڕایە چێش بە خوارەوە بۆ بەرزی دەکەمەوە ئەگەر ئەمەی بەلاوە خورس بوو لەپی دەستم دانێم لەسەر لایەکی ملم زەختی لێ دەکەم هاتۆ مەلاحەزە بکە ئەمە گرژە ئەمانە خاوە بێتەوە و بۆ پێشەوە بۆ دواوە بۆ ئەم لایە ئەمە پارێزگاری لە جوانکاری بە مەسوولەکانی ملیش دەکات چۆچول و چەند پێ ناکرێت ئەم دەستەکانە خۆش بێ زۆر سواز بۆ کاک محەممەد پیشدەری چارسەرکاری سروشتی سواز بۆ زانیارێک